وەحدەت و شۆڕشی ئازادی خوازانەی ئێران. یەکگرتووی یەکێک لە تایبەتمەندیە بەرچاوەکانی شۆڕشی ئازادی خوازانە بەرابەری تەڵەبانە و ویستی دادپەروەرانەی خەڵکی ئێرانە. بنەماکانی ئەم یەکگرتوویە مێژوویە ڕاستگۆیانە و جەماوەریە لەسەر ئامانجی هاوبەشی ڕووخاندنی کۆماری ئیسلامی و لەسەر شەقامەکان شکڵی گرتووە. ئەو دروشمانەی کە لە ڕوبەڕووبوونەوەیەکی خوێناوی لەگەڵ هێزەکانی ڕژیمی تەفرەقە ئەندازدا هاوارکران و سەرچاوەی ئەم یەکگرتوویەن زۆرن. لێرەدا ئاماژە بە چەند دانەیان دەکەین. لە زاهیدانەوە تا تەورێز سەبرمان بووە لێوڕێژ، سنا زاهیدان چەشم و چراغی ئێران، ئازەربایجان بیدارە پشتیوانی کوردستانە، لە کوردستانەوە تاتاران خوێناوی هەموو ئێران، لە کوردستانەوە تاتاران ستەم لا دژی ژنان. یەکگرتووی ئەم خەڵکە لە دەرەوەی وڵاتیش دەنگدانەوەی ئێرێنی هەبووە و خۆی لە ئاکسیۆن و خۆپیشاندانەکانی ئێرانیانی ئازادی خوازی دەرەوەی وڵات و هاوڕێیەتی هێزە پێشکەوتووەکان لە وڵاتانی شوێنی نیشتەجێبوونیان نیشان داوە. بەبێ ئەو یەکگرتوویە خۆپیشاندانە شکۆدارەکانی تۆرنتۆ، بەرلین و باقی ئاکسیۆنە هەفتانەکان لە شارە گەورەکانی دنیادا دەرکرانی سوکایەتی ئامێزی کۆماری ئیسلامی لە کومیسیۆنی پێگەی ژنی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان و پەسەندکرانی قەتعنامەی بە تیرۆریست ناوبردنی سپای پاسداران لەلایەن پارلەمانی ئەوروپاوە ممکن نەدەبوو. دەبێ ئەم یەکگرتوویە بپارێزرێت و بەهێز بکرێت. بەڵام چۆن؟ ئەم یەکگرتوویە دەبێ ئوسولی ڕاستگۆیانە و لەسەر بنەمای داخوازی ڕووخاندنی کۆماری ئیسلامی و لافەزایەکی دێمۆکراتیکدا بێت. واتە سەرجەم هێزەکان بە کرێکار و کاسبکارەوە، بە ژنان و نەتەوەکانەوە، لاوان و کەمینە مەسهەبیەکان بتوانن و مافی ئەوەیان هەبێت لە ناخی ڕیزە یەکگرتووەکاندا قسە بکەن سەبارەت بە ئامانج و جۆری حکوومەتی جێی سەرنجیان لە سبەی ڕۆژی دوای کۆماری ئیسلامیدا. ئەگەر کەسێک وەک دەوروبەریەکانی خومەینی لە شۆڕشی ساڵی 57دا خوازیاری وەحدەتی کەلێمە بوو و قسە و باسی دوای مەرگی شای کردە بیانووی هێرش بۆ سەر ئەوانی تر، دەبێت لەو ڕیزە یەکگرتووە وەدەربندرێت. ئەگەر کەسێک یەک پارچەی خاکی ئێرانی وەک مەرجی وەحدەت تەرح کرد، دەبێت بە خێرایی لە ڕێزی یەکگرتووانەی جەماوەر وەلا بندرێت. زیانە مەترسیدارەکانی هەردووی ئەو شەرتانە بە شێوەی مێژوویی بۆ ئێمە ناسرا و ئاشنایە. وەحدەتی میلی بۆ حکوومەتی پەهلەوی واتە پاراستنی نیزامی سەڵتەنەتی و پاراستنی یەکپارچەیی ئەرزی. شای پێشوو بۆ پاراستنی سەڵتەنەت و یەکپارچەیی خاکی ئێران پشتیوانی لە کوشتاری بەدەیان هەزار کەسی خەڵکی کوردستان و ئازەربایجان کردووە لە دەیەی 20 هەتاوی و ئەو وەک دەستکەوتێکی درەوشاوی خۆی باس دەکات و لە کتێبە مێژوویەکاندا هێناویەتی. ئەو وەک دیکتاتۆرێکی بەتەواومانە و لە ڕێگای ساواک و ئەرتەشەوە دیکتاتۆریەکی هاری بەسەر کۆمەڵدا سەپاند. ئەم دیکتاتۆریە بە زیندانی کردنەکان، ئەشکەنجە و ئیعدامی زۆرێک لە هێزە سیاسیەکان لە دەیەکانی 30 و 40 و 50دا بەدەست هات. بە تەقەکردن لە کرێکارانی مانگرتووی کوورەخانەکانی تاران لە ساڵی 1338 و کرێکارانی جیهان چیت لە ساڵی 1350 هەتاوی و کردداری هاوشێوەی دیکە دەستەبەر بوو. ئیسلامگەراکانی پەیڕەوی خومەینی بە دروشمی وەحدەتی کەلیمە و باسی دوای مەرگی شا لە درێژەی سەرکوتگەریەکانی حکوومەتی پەهلەویدا لە هەمان سبەی ڕۆژی بەدەسەڵات گەیشتنیانەوە ئەشکەنجەگا و زیندانە گەورەکانیان دامەزراند و دەستیان کرد بە کوشتنی شۆڕژگێڕەکان. ئەوانە جنایەتێکی وەحشەتناکی بە تەواوەتی ناسراو بوون و پێویست بە تکراربوونەوەیان نییە.
کەوایە ئامانج پاراستنی وەحدەت و بەرگرتن لە دووبەرەکی لەسەر بەستێنی ڕەچاوکردنی ئازادی بەیان و تەشەککول و باقی ئازادیەکانە لە ڕوانگەی هێزە شۆڕشگێڕەکانەوە. ئەمەش لەگەڵ یەکگرتووی میلی پاشایەتی و وەحدەتی کەلیمەی ئیسلامی جیاوازی بنەڕەتی هەیە. شۆڕشگێڕەکان وەحدەتیان بۆ بەهێزکردن و پەرەدان بە شۆڕش لە ڕاستای خزمەت بە ڕووخانی ڕژیمی ئیسلامیدا دەوێت. ئەم یەکگرتوویە کە دیارە شۆڕشگێڕەکان بەهێز و دوژمن لاواز دەکات بوار بۆ ڕاکێشانی هێزە بە گومانەکان خۆش دەکات. هاتنە مەیدانی سەر لە نوێی کرێکاران بە داخوازی هێرشبەرانە و کردارەکانی خودی ڕژیم لە پەرەدان بە هەژاری وێرانگەری ئێستادا کە سیاسەتە ئابوووریەکانی کابینە و بەرنامەکانی بودجەی ساڵی داهاتووشی گەواهیدەری ئەوەن کە زەمینەی بەهێزبوونی شۆڕشی فراهەم کردووە. وەحدەتی جێگای سەرنج دەبێ ئەم بابەتە گرنگە ئاسان و بەردەوامبوونی ئیمکان پەزیر بکات.